إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه والتابعين وعلى من تبعهم بإحسان ويقين إلى يوم الدين. أما بعد، يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. أما بعد، مسلمانانی خوشویست، صلاة و رحمتی خوای گەورە لە هەموو لایەک بێت. خوای گەورە کۆبوونەوەمان لە ماڵەکەی خۆیدا بۆ بکاتە توێژی و قیامەت و مای سودگەیاندن بۆ دنیا و قیامەتمان. عزیزان و خۆشەویستان، پێمان خۆشە لەم هەفتەیەدا وتاری ئەم هەفتەیەدا لە خزمەتتاندا عەرزی بابەتێک بکەین کە بەڕاستی بۆ ژیانی ڕۆژانەمان لە هەموو سەردەمەکاندا زەروریەتە، لە هەموو سەردەمەکاندا زەروریەتی تایبەتی خۆی هەیە و شوێن پێ و گرنگی ئەو بابەتە لە هەموو سەردەمەکاندا ڕەنگ دەداتەوە و بە نمونە بینیومانە و سەلماوە. بەڵام لەم سەردەمەی ئەمڕۆماندا کە بە سەردەمی فیتنە و شوبوهات و شەهەوات ناسراوە، زیاتر و زۆرتر پێویستمان بەو بابەتە هەیە. پێویستمان بەو بابەتە هەیە و پێویستی بە گرنگی پێدانی زیاترە کەچی بەداخەوە کە سیر بکەین گرنگیدان بەم بابەتە لە ڕابردوودا باشتر بووە وەک لە ئێستادا، لەگەڵ ئەوەشدا کە زەروریەتی ئێستا زۆر زیاترە لە زەروریەتی ڕابردوو، چونکە سەردەمەکانی پێشووتر فیتنە و شەهەوات و شوبوهات بەو شێوەیە زۆر نەبووە وەک ئەوەی کە ئەم سەردەمی ئێستا تێکەوتوین. ئەویش زەروریەتی فێربوونی زانستی شەرعیە لە سەردەمە جیاوازیەکاندا، بە تایبەت لەم سەردەمی فیتنەیەدا. زانستی شەرعی واتە هەر شتێک، هەر بابەتێک پەیوەندی بە ئاینی ئیسلام و شارەزابوون لە دینەوە هەبێت پێی دەوترێت زانستی شەرعی. زانستی شەرعی علمەکانی عەقیدە و تێگەیشتن لە دین، فقه و تەفسیری قورئان و خوێندنەوەی قورئان و هەموو ئەو علمانەی علمی حەدیثە، هەموو علمانەی کە دەتوانین ئیستیفادەی لێ بکەین بۆ بەرچاو ڕۆشنیمان لە ژیانی دنیا و قیامەتمان، بۆ ئەوەی هەم خێری دنیاییمان قیامەتیمان دەست بکەوێت و هەم لە دنیاشماندا بەرچاو ڕۆشن بین و هەڵنەخەڵەتین و ڕێڕوون بین، بزانین چی دەکەین و چۆن چی ناکەین و کارەکانیشمان موافقەتی شریعەتی خوای پەروەردگار بێت. خوای گەورە لە قورئاندا دەفەرمێت: قل هل يستوي الذين آمنوا قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. أي محمد صلى الله عليه وسلم بو خلق بڵێ ئایا ئەو کەسەی کە دەزانێت و کەسەی نازانێت وەکو یەکە؟ نەخێر، بەڕاستی وەکو یەک نییە. إنما يتذكر أولو الألباب، بەڕاستی ئەو کەسانە یادەوەری وەردەگرن کە کەسانێکی ژیرن، کە ئەوانن تێدەگەن لە بابەتەکان. وبيغمبر صلى الله عليه وسلم دفرمي الحديث يقدا: فضل العالم على العابد كفضل القمر على سائر الكواكب. فضلي كسيك علمي بي وعالم وزانايا بسر كسيك دا لخوا برستا وبردوام خريكي نويجو عبادة كردنا وكو تشون مانك فضلي تنزياتر لتاو أسيرا كاني تر فضلي أو عالمش آوايا أو عالم دروشيتوا روناكي بو خلق دابين دكات، خلق ري رون دكات، يارمتي خلق دار رقاب دوزنوا دەبینین کە مانگی چواردەشەوە دەبینی دنیا ڕووناک دەبێتەوە، ئەو مانگە چەندە ڕووناکی پێدەبەخشێت، تەنانەت پێویستیت بە پێکردنی ڕووناکی و هیچ شتێک نییە، ئەوەندە ئیستیفادەی لێ دەکەی لە چاو ئەسێرەکانی تر. ئەوە فەزلی لە ئیسلامدا، فەزلی کەسی عالم و کەسێکە کە علم و زانستی پێبێت و خەڵکی ڕێنوێنی بکا بۆ ڕێگەی ڕاست.
پیغمبر صلی الله علیه و سلم لحدیثی که تدا فرمید من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا به الى الجنه. هر کەسێک ڕێگەیەکی دووریان نزیک گرنگەوەی ڕێگەیەک بگرێتە بەر بۆ فێربوونی زانست ئەوە خوای گەورە بەم هەوڵدانەی ڕێگای چوونە بەهەشتی بۆ ئاسان دەکات. حەدیثێکی تدا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت مەلایکەتی خوای گەورە باڵ بۆ کەسێک فراوان دەکات و یعنی ئەو کەسە دەچێتە سەر باڵی مەلایکەتەکان کە هەوڵی بەدەستهێنانی زانست و زانیاری دەدات. کەواتە ئێمە وەجگە لەوەی کە ئێمە میلەتێکین ئومەتی ئیقرەمان پێدەوترێت چونکە یەکەم ئاەتی قورئان کە دابەزی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی فەرمووین اقرأ باسم ربك الذي خلق. بخوێنە ئەی محەممەد تۆ بخوێنە. ئەم پەیامە بۆ هەموو خوێندنێک ڕاستە لە خوێندنی دنیایی بێت یان خوێندنی زانستی شەرعی بێت. بەڵام قسەکەی ئێمە ئەمڕۆ کە دەمانەوێت باسی بکەین گرنگی فێربوونی زانستی شەرعیە چونکە دەبینین ڕۆژانە خوێندکارەکانی خۆمان لە مەکتەبەکاندا بە دوای زانستی دنیاییدا دەگەڕێین بەڵام گەڕان بە دوای زانستی شەرعیدا زۆر کەم بۆتەوە و یعنی کەسێک ئەگەر دوای زانستی شەرعی بکەوێت بە کەسێکی نامۆ دەبیندێ ئێستاکە کە بەڕاستی لە سەردەمەکانی پێشووتر ئەمەوە نەبوو. ئێستاکە بەداخەوە کەم قسەیە دەڵێن مامۆستایانی ئاینی لە مەدرسەی ئاینی پشدەر ئەمساڵ ڕایان گەیاند کە داوایان کرد کەسێک کە خوێندکاری هەیە بچێت بۆ مەدرسەی ئاینی منداڵەکانتان بنێرن بۆ ئەوێ کەچی بە هەموو دەڤەری پشدەر کە زیاتر لە بە سەدان هەزار کەس دەبین 2 تەلەبە چووە بۆ مەدرسەیە 2 تەلەبە کە بە 2 تەلەبە دەڵێن ناتوانین ئێمە پۆلێک بکەینەوە. ئەگەر ئەوە بڕوادەی مەدرسەی ئاینی دابخەین بۆ خوێندکار ناچێت خەڵک ناچێت. خوێندکارەکانی چین هەر ئێمەین خۆمانین برامانە منداڵمانە خوارزامانە خزممانە کەچی ئەم هادانە نەماوە ئێستا. جاران لە سەردەمی سەحابە لە سەردەمی تابعین پێشووتر کابرا ئینسان یعنی مسلمانان بەگشتی هەموو ئەرکێکیان خستوتە سەر شانی خۆیان بە فەقیری و بە هەژاری منداڵەکانیان ناردووە بۆ لای کەسانی عالم و زانە بۆی زانستی شەرعی فێر ببن خەمی قیامەتی منداڵەکانیان بووە کەچی ئێستاکە ئێمە هەمومان خەمی دنیامانە هەمومان خەمی ئەومانە ئینتەرنێتێکی بۆ دابین کەین مۆبایلێکی جوانی پێبێت سارێکی بۆ دابین کەین لێشی نەپرسینەوە داخواتی دەکات لێشی نەپرسینەوە داخوا نوێژ دەکات عیبادەت دەکات خەمی قیامەتمان نەماوە. ئەم ساربوونەوەی لە هەموو ماڵەکاندا دەبینرێت هەر یەک کەس و دوو کەس نییە هەمومانین هیچ ماڵێک لێ بێبەری نییە هەمووی تووشی بووە هەمووی خەمی گەورەی خەمی دنیایە خەمی ئەوەیەتی خانوویەکی جوان بنیاد بنێت و بە خۆشگوزەرانی دنیای هەبێت بەسیەتی. لە کاتێکدا دەبینین سەحابەوان نەبوون سیرکەن سەحابە لە سەردەمی خۆیاندا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم 1440 ساڵ پێش ئێستا وتویانە خوای گیان پەنا دەگرین بە تۆ لە فیتنەی دنیا لە فیتنەی ژیان لە فیتنەی مردن لە فیتنەی مەسیحی دەجال کەچی ئێمە خۆمان سوورا و سوور دەزانین گەیشتوونە کۆتایی ڕێگاکە ئێستا ئێمە زیاتر دڵمان بە دنیا خۆشە وەک لە ئەوان ئێستا ئێمە زیاتر دەست بە دنیاوە دەگرین وەک لە ئەوان تەماشا دەکەین ئەوەندە خەمی دنیامانە قیامەتمان هەر بیر چۆتەوە نوێژی جەماعەتی چی و جگەس ئەوە سەرباری ئەوەی کە زانستی شەرعی و گەڕان بە دوای زانست هەر نەماوە نوێژەکانیشمان بە جەماعەت ناکەین ذیکر ناکرێت لە چ ماڵێکدا قورئان دەخوێنرێ ئێستاکە بەداخەوە هەمومان دوورکەوتوینەوە لە دەستگرتنمان بەدین هەمومان ئیهمالی و کەمتەرخەمین بەرامبەر بە فێربوونی زانستی شەرعی. زانستی شەرعی نمونەیەک بێنینەوە گرنگی زانستی شەرعی لە چیدایە بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەندە گرنگی بەداوە بە هادانی مسلمانان بۆ فێربوونی زانستی شەرعی بۆچی خوای گەورە لە قورئاندا ئەوەندە گرنگی بە فێربوونی زانست و زانیاریدا خوای گەورە دەفەرمێت لە قورئاندا فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون پرسیان لەو کەسانە بکەن کە علم و زانستیان پێیەگەری و نازانن بۆچی وخوای گەورە بۆچی لە قورئاندا دەفەرمێت إنما يخشى الله من عباده العلماء ئەو بەندانە لە خوا دەترسن کە علمیان پێیە بەڕاستی لە مانای ڕاستەقینەی لە خوا ترسان ئەو کەسانە لە خوا دەترسن کە علم و زانستیان پێیە ئەو فەزڵە گەورەیە بۆچی جارێکیان لە حەدیثێکدا باز دەکرێت شەیطان داردەستەکانی شەیطان لە شەیطان دەپرسن باشە تۆ بۆ ئەوەندە لە عالم دەترسی وەک لە عابدێک ئێوە تا عابد بەردەوام عیبادەت دەکات و بەردەوام ئەوە دەکات عالمەکە لەوانەیە کەم تەرخەمتر بێت لەو عابد بەردەوام لەسەر بەرماڵە بەردەوام خەریکی عیبادەتە بۆچی والی دەترسی ئەویش وتی شوێنم کەون
ئێستا پێتان دەڵم چوو بۆ لای عابدێک لە خواپەرستێک چوو بۆ لای گوتی باشە پرسیارێکمان هەیە و هاتوین بۆ لای تۆ وتی فەرموو وتی باشە ئایا خواەکەی تۆ دەتوانێت هەموو گردون بەو گەورەیە وا لێ بکات لە هێلکەیەکدا جێگەی بکاتەوە عابدە لە خواپەرستیش دەکات بەردەوام لەسەر بەرماڵە بەڵام علمی پێ نەبوو وتی نازانم بەم نازانمەی کە وتی کافر دەبێت بۆ تۆ گومانت لە دەسەڵاتی خوای گەورە هەیە ئەی خوای گەورە ناز فەرمێتە من هەموو شتێک دەکەم هەموو شتێک لەم لە توانەدایە بەو گوتی نازانم چونکە علمی پێ نەبوو بەو قسەیە کافری کرد وتی شەیتان وتی چاوتان لێ بوو چۆن کافرم کرد بە یەک کەلیمە دواتر چوون بۆ لای عالمەکە پرسیاریان لێ کرد عالمەکە دانیش بوو لە مەجلیسێکدا لەگەڵ دەرسی دەگوتەوە و پێ دەکەنی لەگەڵ ڕەفیقەکانی ئەگە تەماشاکە ئێمە لە کاتی لەگەڵ هاوڕەکانی دانیشتۆ پێ دەکەنی پرسیاریان لێ کرد وتیان پرسیارێکمان هەیە هاتوون بۆ لای تۆ وتی فەرموو ئەویش وتیان ئایا خوای گەورە دەتوانێت هەموو گردون بخاتە ناو هێلکەیەکەوە جێگەی بکاتەوە ئەوی فەرمی بەڵێ دەتوانێت وتی چۆن دەتوانێت وتی خوای گەورە قورئاندا دەفەرمێ کون فەیەکون إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون أمري خواي گەورە گەر بیوێ بە شتێک بڵێ فەرمێت ببە دەبێت هەر شتێکی بیوێ دەتوانێت بیکاتو لە دەسەڵاتی خوای گەورەدا وتی بینیتان چەندە قورسە بۆ من بتوانم عالمێک هەڵخەڵەتێنم لە چاو عابدێک ڕاستە عابدەکە نوێژی زیاترە و عیبادەتی زیاترە بەڵام هەڵ خەڵەتاندنی بە یەک کەلیمە هەڵم خەڵەتان أو أهمية علم وزانستی شرعية لهمو كاتكان دا إنسان بيويسي با علم وزانستی شرعي دبت بتايبت إما لسردمك داين فتنة كان زور بون ومن نامانوێت باسی نیشانەکانی قیامەت بکەین چونکە ئەمانە هەمووی هەر بابەتە و وتاری تایبەتی خۆی دەوێت نیشانەکانی قیامەت زۆرن نیشان نەگزکەکان هاتوون نیشانە گەورەکانیش بەڕێوەن بەتایبەت لەم سەردەمەی ئێستادا و لەم ساتە وەختانەی ئێستادا گەر لەم ماوەی پێشوودا لەم هەفتەی پێشوودا بینی بێتان لە وڵاتانی حیجاز لە سعودیە بەفر دەباری کامە یەکێکە لە ئیعجازەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێکە لەو ئیعجازانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیانی کردووە و هەواڵی داوە فەرموویەتی قیامەت دانایەت هەتا وەکو جەزیرەی عەرەبی سەوز نەبێتەوە ئەگەر سیر بکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڤیدیۆکان بڵاو بووە کە لە بیابانی سعودیە بەفر باریوە و گیا سەوز بووە ئەمانە ئیعجازە جگە لە زۆربەی نیشانەکانی تریش و ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەمووی ڕاستە و هەمووشی دێتە جێ زۆرێکیشی هاتووە و ئەوەی کە ماویشە بەدڵنیاییەوە بێگومان دێتە جێ و بە چاوی خۆمان ئەگەر تەمەنمان هەبێ دەیبینین و خەتەرترین نیشان لە نیشانەکانی هاتنی قیامەت بریتیە لە زیادبوونی فتنە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کە نیشانەکانی قیامەت کە باسی کردن یەکێک لە نیشانە گەورەکان لە نیشانەکان بریتی بوو لە زیادبوونی فتنە و کوشتار ئێستاکە فتنە ئەوەندە زۆر بووە ئینسان نازانێت کامە حەڵاڵە کامە حەرامە کامە ڕاستە کامە هەڵەیە سەری لێ شێواوە و سەردەمەکە وای لێ هاتووە ئەوەندە فتنەکان زۆرە فتنەکان لەناو ماڵەکاندا بەرۆکت پێدەگرێت ئینسان بەدەست خۆی نییە تووشی دەبێت شەڕ پێدەفرۆشێت شەڕ و کوشتار یەکێکە لە نیشانەکانی تری قیامەت ئەوەندە شەڕ و کوشتار زۆر بووە کەس نازانێت بۆ کوژراوە بۆ کوژەکەش نازانێت لەسەر چی کەسەکە تری کوشتووە کامەش حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت بۆیە یەکێک لە نیشانەکانی قیامەت زیادبوونی فتنەیە ئینسانیش بۆ ئەوەی لە سەردەمی فتنە پارێزراو بێت پێویستی بە علم و زانستە علم و زانستی شەرعی بۆ ئەوی بزانی تۆ شارەزایی لە حەدیث هەبێت کاکە ئێستا کە دەبینین لە ڕاگەیاندنەکانەوە هەمووی ڕاست دەبێتەوە فتوا دەدات هەرچی دەیبینی قسەیەک دەکات شوبها دروست دەکات گومان دەخاتە دڵی مسلمانانەوە ئینسان کە علم و زانستی پێ نەبێت وا دەزانێت ڕاست دەکات چونکە ئەوەندە زمان لوسن ئەوەندە زمانیان پاراوە دەتوانن بە ئاسانی هەڵت خەڵتێنن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ من زۆر لە شتێک دەترسم وتیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە چییە تۆ زۆر لێ دەترسی وتی لەو منافقانە دەترسم کە زمانیان هەیە زمان لوسن لەو منافقانە دەترسم منافقێک بێت کەسێکە لە خوا ناترسێت بەڵام زمانی ئەوەندە پاراوە دەتوانێت بە ئاسانی قەناعەت بە مسلمانان بکات طبعا ئێمەش علم و زانستمان پێ نییە لە علم و زانستی شەرعی دوورکەوتوینەوە زۆرێکی هەیە بەداخەوە تەرکی جومعەشی کردووە کە تەرکی جومعەشی کردووە گوێ لە وتاریش طبعا ناگرێت
جاران لە ماڵەوە تەسجیل هەبوو خەڵک گوێ لە وتار دەگرت ئێستا تەسجیل نەماوە تەلەڤیزۆن جاران خەڵک گوێ لە وتار دەگرت ئێستامانەش نەماوە جاران ئەوەی هیچ جگە لەوەی کە سەردانی خەڵک هەبوو دەسەردانی مامۆستایانی ئاینی دەکرد دەرسی دادەنە ئێستامانەش نەماوە مەدرسە ئاینیەکانیش خەریکن دادەخرێن ئەمە هەڵگیرانەوەی عیلمە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لە نیشانەکانی ئاخر زەمان جگە لەوەی کە باسمان کرد زۆربوونی فیتنەیە هەڵگیرانەوەی عیلم رفع العلم ئەوە یەکە لە نیشانەکانی تری قیامەت بۆ علم نامێنێت باشە علم چۆن نامێنێت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خوای گەورە علم هەڵدەگرێتەوە لەسەر زەوی بەڵام ئەو علمە ئەوە نییە بڵێ ئینسانەکان علمەکەیان بیرچۆتەوە علمەکە هەر ماوە بەڵام عالمەکان دەمرن و عالم نامێنێت دوای ئەوەش کەسیش نییە بە دوای زانستی شەرعی بکەوێت و ببێتەوە عالم بۆیە ئینسان مسلمانان فتوا لە کەسانێک وەردەگرن کە گومڕایان دەکەن هەم خۆیان گومڕا دەکەن بەوەی کە فتوای غەڵەتیان داوە هەم مسلمانەکانیش گومڕا دەبن کە بەڕاستی ئەمە موسیبەتێکی زۆر گەورەیە دەرفەتەکە هێشتا ماوە پێشەوەی قیامەت بێت ئێمەی مسلمانان دەتوانین بە خۆماندا بچینەوە دەست بکەینەوە بە فێربوونی زانستی شەرعی قەینە با ئیشی یەکەمت نەبێ ئیشی دووەمت بێت وەزیفەیەکت هەیە دەرفەتێک بدۆزەوە ناڵین کاکە بچۆ تەنها بە زانستی شەرعی بخوێنە واز لە دنیا بێنە نا ئیمامی عەلی دەفەرمێت کار بۆ دنیاکەت بکە کەوا قەت نامری ئەوەندەش کار بۆ قیامەت بکە کەوا بزانە سبەینێ دەمری بە هەردوو لابێ با خەممان هەر خەمی دنیا نەبێت ئەگەر ئێمە گەڕاین بە دوای زانستی شەرعیدا و خەمی قیامەتشمان بوو دڵنیا بن گەڕانەکەمان بە دوای زانستی شەرعیدا ئەوە فەزڵ و گەورەیەکی زۆری هەیە کە کارکردنیشمان بۆ دنیا بەنیەتی ئەوە بوو بتوانین پارویەکی حەڵال بۆ ماڵ و منداڵ دابینکەین و یارمەتی خەڵکی پێ بدەین ئەمەشمان هەر عیبادەت حساب دەکرێت بەڵام دەبێ وریاش بین بۆ ئەوەی بۆ پارێزراوی خۆمانە هەڵ نەخەڵەتین لە سەردەمی فیتنەدا دەبێ بگەڕینەوە بۆ زانستی شەرعی فێری علمی حەدیث ببین فێری قورئان خوێندن ببین فێری تەفسیری قورئان ببین کاکە دوو کەس دێتە سەر تەلەڤیزۆن قسە دەکات بزانین قسەکەی ڕاستە یان غەڵەتە بزانین بەڵێ ئەو حەدیثە سەحیحە یان نا هەڵبەستراوە کە تۆ ئەمانەت نەزانی هەر کەسێک بێت دەڵێ مە حەدیثە و سەنەدەکەشت بۆ دێنێت دەڵێ ئەو حەدیثە طبعا حەدیثە بەڵام حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی باشە ئێمە علمی حەدیث ئەو زانانەی علمی حەدیث ئیمامی بوخاری ئیمامی مسلم ئەو زانە گەورانە چیان کردووە هاتوون ئەوانەی کە ڕاستن جیان کردێتەوە لەوەی هەڵبەستراون بەدەم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە کە شارەزای حەدیث نەبین چۆن بزانین داخوا ڕاستە یان غەڵەتە ڕاستەخۆ دوای دەکەوین بەتایبەتتر کەناڵەکانی ڕاگەیاندن لەم سەردەمی ئێستادا فیتنەیەکی زۆر گەورن فیتنەکە ئەوەندە گەورەیە هەموو ماڵەکان تێیدایە و بەردەوام بە گەورە و بچووکە بە دیار کەناڵەکانی ڕاگەیاندنەوە دادەنیشین ئەوەندە فیتنەکەی گەورەیە کە چەواشەکاری زۆر دەکرێت لە زۆربەی بوارەکاندا ڕاگەیاندنەکانمان هیچیان ئەرکی ئەخلاقی و زانستی خۆیان بەجێ ناگەێنن ئەگەر تێڕوانینتان هەبێت بە تایبەتتر هەندێک کەناڵ هەیە زەرەر و زیان و مەترسی بۆ سەر کۆمەڵگا زیاترە لە هەندێکی تر هەندێک کەناڵ هەیە سوود دەگەیەنێت بەڵام بەداخەوە ئەوەی کەناڵانی کە سوود دەگەیەنن خەریکن دادەخرێن ئێمە کەناڵی کوردی خۆمان کە خزمەت بەدین دەکات کەناڵی ئامۆژگاری و کەناڵی بانگەوازمان هەیە ئەم دوانە هەردووکیان بەهۆی قەیرانی داراییەوە دائیمەن گرفتیانە کەناڵی ئامۆژگاری تازە خەریکە دادەخرێت کەناڵی بانگەواز قسەیان لەگەڵ دەکەی دەڵێ کاکە وەڵا تینمان بۆ هاتووە هیچمان بەدەستەوە نییە چ بکەین خەریکن دادەخرێن میلەت پشگیری ئەو کەناڵانە ناکات ئەی کام کەناڵانە برەویان پێدەدرێت ئەو کەناڵانەی کە ڕەقس و سەما و فەسادی دێنێتە ناو ماڵەکانەوە بە ناوی کرانەوە بەڕووی غەربدا و بە ناوی سەقافەت و ڕۆشنبیری و بە ناوی ئازادی مافی ئافرەتان و بە ناوی فلان و فیسار کە گورگن لە پێستی مەڕدا بۆ مسلمانان بەرگێکی دەڕازێننەوە وەک چۆن خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ ظاهره فيه الرحمة وباطنه من قبله العذاب ئەمانە ظاهرەکەیان شتێکی جوانە وا دەزانین ڕەحمەت و خۆشیە خۆشگوزارانی بۆ میلەت دێنێ بەڵام لە ناوەخنەکەیدا عەزاب و سەریێشە و کێشە و گرفت دروست دەکات کە ئەم کێشە و سەر موشکیلانی کە ئێستا دەبینین کابرا ڕاست دەبێتەوە دەسێت تەقە لە دکتۆر دەکات و یەکێکی کە ڕاست دەبێتەوە پۆلیسێک دەکوژێت و یەکی کە ڕاست دەبێتەوە فلان کەس دەکوژێت و
ئەمانە هەمووی سەرچاوی ئەم کەناڵانەیە لەو فیلمە تورکیانەوە بۆمان دێنن کە هیچ حسابێک بۆ یاسا ناکرێ هیچ حسابێک بۆ شەرع ناکرێ حەڵاڵە حرامە کەیفی خۆیەتی گرنگە من پارەم دەستکەوێت و ئەوەی کە دەمەوێت بەدەستی بێنم لە دنیادا لە هەمووشی ناخۆشتر ئەوەیە ئەم کەناڵانە کە دەستێکی دەرەکیان لە پشتە ئامانج لێی ڕوخاندنی ئەخلاقی موسڵمانانە و دەعمیان دەکەن و پاڵپشتیان دەکەن ئەگەر ڕاست دەکەن کەناڵی دڵسۆز بن وەکو کەناڵی ئامۆژگاری و بانگەواز دادەخرێن وەک ئەوانە کەس نابێ پشگیریان کات و دەوێت بە ناڕەحەتیدا تێپەڕن بەڵام دەبینی ئەو هەموو مەسروفە زۆرە دەکەن و کەچی لێشان کەم نابێت بۆ هەر خەڵکەکەی خۆمان پشگیریان دەکات هەر مەزوولەکانی خۆمان و بۆ خۆمانین پشگیریان دەکەین ئەوەندەی خەڵک بە دیار کەناڵەکانی ئەوەی فەسادی بڵاو دەکەنەوە دادەنیشێت ئەوەندە بە دیار کەناڵە ئیسلامیەکانەوە دانانیشێت کەوانەی ئامۆژگاری دەدەن ئەوانەی وتا دەدەن ئەوانەی قورئان پێ دەکەن لە هەمووشی ناخۆشتر هەندێک کەناڵ بە ئامانجی تایبەتی دروست دەکرێن کە لەم هەفتەیەدا زۆرێکتان لەوانەی بینەری ئەوە بوو بن لە کەناڵی NRT کە بەڕاستی NRT هات چاواشەکاری دەکات جگە لەوەی کە دژایەتی دین دەکات زۆربەی بابەتەکانیشی هەواڵی ناڕاستە هەر لە چەند بوارێک لە هەموو بوارەکانی ژیاندا مەبەستمان هەر ئەوە نییە تازە هەواڵێکیان بڵاو کردەوە لەبارەی تەقیکردنەکەی ئەم دکتۆری کەمال کە تەقەی لێکراوە و نەخۆشێک چووە تەقەی لێ کردووە هاتووە راپۆرتێک قسەی خێزانەکەی وەردەگرێت بێەوەی بەدواداچوونی زانستی بۆ بکات دەڵێ دکتۆر کەمال نەخۆشی دەوالی بۆ کردو عملیاتی نەشەگەری دەوالی بۆ کردووە تووشی سەرطانی کۆڵم بۆەوە کەمە ئەساسێکی علمی نییە هیچ ئەساسێکی نییە ناچێت لێکۆڵینەوە بکات بەس ئامانجی تێکدانی شیرازەی کۆمەلگایە ئامانجی تێکدانی ئاشتی کۆمەڵایەتیە ئامانجیان تێکدانی شیرازەی تاکی کووردە دەیانەوێت یاسا نەمێنێت دەیانەوێت چاواشەکاری بێت و هەموو خەڵک سەری لێ بشێوێت هەر کەسێک لە لای خۆیەوە ئاغا بێت و دەستکا بە شەڕ و تەقە ئەوانە موسیبەتە یاسا نەبێت و لێکۆڵینەوە نەبێت و شەرع نەبێت و پێوەرێکی ئینسانی و ئەخلاقی نەبێت ئەمە موسیبەتە لە هەمووشی موسیبەتتر بە کە دژی دینە دێنن ئەو کەسانەی کە لە دین دوورن یا ئەو کەسانەی کە بە ناوی دینەوە دین دەشێوێنن بانگەشیان دەکا و بەرنامەیان بۆ دادنێت هەر کەسێک لێەوە بینەری و بەرنامەیان بوو بێت بەرنامەی بێسنوور دەزانێت کە چەند هێرش دەکاتە سەردین چەند چاواشەکاری دەکات هاتووە دوو بەناو مەلایدانەوە کە حرامیان پێ حەڵاڵ دەکات قسە بە دین دەڵێن کە قسە بە دین دەڵێن ئەوانە لە بەرگی مەلادان بەڵام لە ناخیاندا کەسانێکن کە حیساب بۆ دین ناکەن و هێرش دەکەنە سەردین ئەو مەلایەکە بانگیان کردووە لە ناو حیزبێکی کۆمۆنیستیدایە طبعا مەلایەکە لە حیزبێکی کۆمۆنیستیدا نایەت پشگیری لە ئیسلام کات دەڵێ کاکە گیان گۆرانی گوتن بۆ ئافرەت حەڵاڵە قەی چ دەکا با پیا و گۆرانی بەسەر جەستەی ئافرەتدا بڵێ ئەوە بەناو مەلایە قەی چ دەکات حەڵاڵە با برۆ بکە با عاتر لە خۆ بدا با میکیاز بکە زۆر ئاساییە ئەو کۆمەڵگە ڕێگە نادە دەنا شەرعیان کێشەی نییە ئەم قسانە قسەی گیرفانیە دێت خەڵک هەڵدەخەڵەتێنێت کە ئێمەش عیلممان نەبوو طبعا وا دەزانین شەرعە دەڵێ کاکە بەڵگە چییە وەڵا لە سەحیح بوخاری مسلم داهاتووە ئێ باشە حەدیسەکان بێنە بە عەرەبی نایزانێ دەڵێ بەدایان حەدیسمان هەیە یەکیشیان نازانێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە سەردەمێک کە فیتنە زۆر دەبێت ئەمن لە شتێک دەترسم زۆر لەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دەجال گەورەترین فیتنەیە لە دروستبوونی ئادەمەوە هەتا کۆتایی هاتنی دنیا فیتنەی ئاوە گەورە نەهاتووە ئەمە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمومان لەبارەی مەترسی فیتنەی دەجال بیستومانە کە خەڵک چەند گومڕا دەبێت بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە یەک فیتنە زۆر لێتان دەترسم زۆر زیاتر لەوەی لە دەجال لێتان دەترسم یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ فیتنەیەک لە دەجال گەورەترە یعنی چ فیتنەیەکە تۆ ئەوەندە لێمان دەترسی زیاتر لەوەی دەجال لێمان دەترسی فەرمووی لە فیتنەی پێشەوا گومڕاکەرەکان الئائمة المضلین لە فیتنەی پێشەوا گومڕاکەرەکان ئەو کەسانەی کە بە پێشەوای موسڵماناندا دەرێن و بەڵام لە ئەسڵدا گومڕاکەرن علمیان پێ نییە ئامانجیان تێکدانی دینە شێوانی ڕاستیەکانی دینە بەڵام بەرگێکی دینی بۆ بەخۆدا دەکەن ئەوانە لە دەجال زیاتر لێوە خەتەریاتیان هەیە بۆ ئێوە جازانان لە شەرحی ئەم حەدیسەدا دەفەرمون
بۆچی پێشەوا گومڕاکەرەکان مەترسیدارترن لە دەجال هەندێکیان دەفەرمونون لەبەرەوەی ئەو کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابەی گوتووە کاتەکەی ئەوان پێشەوای گومڕاکەر زیاترە وەک لەوەی لە دەجالەوە دوورن ئەوان سەردەمەکەی ئەوان سەردەمێکە لە دەجالەوە دوور بووە هەندێک زانای تر دەفەرمونون مەسەلەکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وای فەرمووە چونکە دەجال تاوێکی شوێرە لە ناوچوانی نووسراوە کافر خوای گەورە هیدایەتی بەندەکان دەدات کە بیناسێتەوە نیشانەکانی باس کردووە و دەجال دیعای خوایەتی دەکات دەڵێ من خوام مسلمانی دەزانێت بە ڕۆژی ڕووناک دەزانێت کە خوا گەورە بە هیچ شێوەیەکدا نابەزێتە سەرزەوی ڕاست ئەو دەڵێ من خوام بەڵام مسلمانان ئەوە دەزانن بە ئاشکرا دەزانن دەیبینن کەسێکی درۆزنە کەسێکە چاوێکی شوێرە نیشانەکانی دیارە بەڵام ئەو پێشەوا گومڕاکەرانە لە بەرگێکی دینیدا بە بێدەنگی دێت نوێژ دەکات پێشنوێژی دەکات وتار دەدا بەڵام لە ئەسڵدا گومڕایان دەکات ئاراسیان دەکات بە ئاراسەیەکی غەڵەت مسلمانان ناتوانن جیای بکەنەوە ئایا ڕاست دەکات یان غەڵەت بۆیە دووش زۆر گرنگە لە سەردەمی فیتنەدا یەکەم شت وەک باسمان کرد فێربوونی زانستی شەرعی بە تاک هەر یەکێک لە ئێمە خۆی فێری زانستی شەرعی بکات و دووەم شت ئەوەیە کە بگەڕینەوە بۆ لای زانایان شتێک نەمازانی پرسیارکەین خوای گەورە دەفەرمێ فەسئەلوو ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون پرسیار لەو کەسانە بکەن کە دەزانن ئەگەر ئێوە شتێک نازانن بگەڕینەوە بۆ لای زانایان لە سەردەمی ئیمامی خلافەتی ئیمامی عەلیدا کە خەوارج دروست بوو ئەوانەی کە لە دین لایەندا خەوارج چێ بوون خەوارج مسلمان بوون بەڵام پێشەوای گومڕاکەریان هەبوو لە دین لایەندا تەنانەت گەیشتبوونە حەدێک دەیانگوت کەسێک گوناحی گەورە بکات ئەوە دەبێتە کافر دەبێت بە گوناحێکی گەورە و قەتش لە جەهەنەم نایەتە دەرێ ئەوە خەواریجەکان قسانیان دەکات کە لە خلافەتی ئیمامی عەلی چوونە دەر و بوونە خەوارج لەو سەردەمەدا ئەوە فیتنەیەکی گەورەیە بە هەزاران مسلمان شوێنیان کەوتن ئەوانە پێشەوای گومڕاکەرن بۆ ئەوەی کە ئەم فیتنەیە سەرکوت بکرێتەوە نەمێنێت ئیمامی ئیبنی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چوو بۆ لایەن ئیبن عەباس پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خۆی دوعای بۆ کردو و توێتی خوای جان تیر بگەێنە لە دین دوعای علمی بۆ کردو عالمێکی زۆر گەورەیە لە هەر کەسێک هەموو ئەوانەی کە لە فقه شارزا بن دەزانێت کە ڕەیەکانی ئیمامی عەباس زۆر معتەبەر و جێگای پەسەندە چوو بۆ لایەن پێی فەرموون کاکە ئێوە بوا دەکەن ئەو کەسانی کە لە لای نزیک پێغەمبەر بوون صلی الله علیه و سلم ئەوانەی کە سەحابە بوون خۆ ئێوە کەسی ئاواتان لە پاڵدا نییە چۆن بە قسەی خەڵکی کە دەکەن شتەکانی بۆ ڕوونکردنەوە تێگەیاندن هەر بمڕێ تێگەیاندنەی کە ئیبن عەباس چوو بۆ لایەن و شەرعی بۆ ڕوونکردنەوە 2000 کەسیان پەشیمان بوونەوە لەوەی کە دەرچوو بوون لە ئیسلام 2000 کەسیان گەڕانەوە بۆ لای زانایان شتێکی زۆر زەرورە ئەو زانانەی کە معتەبەرن ئەو زانانەی کە ئەهلی علم و تەقوان بۆیە ئێمە زۆر زەرورە لە کاتی سەردەمی فیتنەدا دەست بگرین بە قورئان و سونەتەوە دەست بگرین بە فێربوونی زانستی شەرعیەوە ئەگەر خوێندەوارین دەست پێ بکەین ئەگەر خوێندەواریمان نییە گوێ بگرین لە وتارەکان لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن ئەوانەی کە وتار پێشکەش دەکەن گرنگە بە خۆمان دابچینەوە وریابین بۆ ئەوەی تووشی ئەم پێشەوا گومڕاکەرانە نەبین سەرمان لێ نەشەوێت و لە هەر شوێنێکیش پرسیارمان هەبوو بگەڕینەوە بۆ لای زانایانی ئاینی ئیسلام داواکارین لە خوای پەروەردگار کە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕێت و لە سەردەمی فیتنە و فەسادیدا بمان پارێزێت و لەو کەسانە بین کە بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ دەکات و لە سەرفرازان و لەو کەسانە دەبین کە بە ئەهلی علم و زانست باسمان بکرێت و خوای گەورە پلە مەقامی ئەهلی علممان پێ ببەخشێت ببینە خوێندکاری زانستی شەرعی و ببینە شوێنکەوتەی ڕاستەقینەی قورئان و سنت. أقول قولي هذا وأستغفر الله ولكم ولسائر المسلمين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعلنا فتنة للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين آمين. الحمد لله القائل ادعوني أستجب لكم. قال الله سبحانه وتعالى في كتابه العزيز قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله عليه وسلم الذي أرسله بالهدى ودين المنير.
اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. اللهم انصر الإسلام والمسلمين وانصر كلمة الحق والدين. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. خوايا جان علم، خوايا جان باطل حق من بحق نشان بدو بنسيب مام كشوين حق بكوين، وباطل وقمرايش من بباطلي وبقمراي نشان بدو بيبينين وبناسين وبمان بارزلي. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. سبحان ربك رب العزة عما يصفون، وسلام على المرسلين. قوموا إلى صلاتكم يرحمكم الله. الله أكبر. الله أكبر.